لە تیشتیەوە ئێوە بینەری بەرنامەی لاوانن. بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش، من نیشتمان منیش جەلال لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی لاوان. خۆشحاڵین کە لە ڕێگای ئەم بەرنامەوە بتوانین چەند ساتێک لەگەڵتان بین بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جۆراوجۆر و پەیوەندیدار بە لاوان. ئەم بەرنامەیە تایبەتە بە لاوان کە هەوڵی خستنە ڕوو شرۆڤەکردنی باس و بابەتەکانی پەیوەندیدار بە توێژی لاو لە بوارە جۆراوجۆرەکاندا. هەروەها هەوڵەدەین کە هەر جارە چەندین بڕگە و بابەتی جۆراوجۆرمان هەبێ لەسەر ئەو بابەتانێکە لە سەردەمی ئەمڕۆ دەغدەغەی فکری لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە هاوکاری ئێوەی خۆشەویست دەمانهەوێت لاوان دەلاقەیەک بێ بۆ لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان و خۆیان ببینەوە لەم بەرنامەیەدا لە هەمان کاتدا دەرفەتێک بێ بۆ ناساندنی لاوانی سەرکەوتووی نیشتمان. لاوان گرنگترین و ئەکتیڤترین توێژی هەر کۆمەڵگایەکن. ئەوان بە بەهێزترین سەرچاوەی مرۆیی کۆمەڵگا هەژمار دەکرێن. ئەم قۆناغا قۆناغێکی هەستیارە لە ژیانی هەر تاکێکدا، بە تایبەتی لاوان کە لە ڕووی جەستەیی و دەرونی و فکریەوە. لەم قۆناغدایەکە تاکەکان دەتوانن کەسایەتی خۆیان بسەلمێن و هەروەها ئاراستە و بیر و بۆچوونەکانی خۆیان دیاری بکەن. بەهۆی بەهێزی جەستەیی لاوان لەم قۆناغی تەمەنیاندا و هەروەها ئەوەی کە ئەوان بەردەوام حەزیان لە داهێنان و بەرەو پێشچوون هەیە، دەتوانن خزمەتێکی گەورە بە کۆمەڵگا بکەن و کۆمەڵگا بەرەو پێشکەوتن ببن. لێرەدایەکە ئەرکێکی قورسیش دەکەوێتە سەر کۆمەڵگا بتوانێت بە پێشکەشکردنی زۆرترین خزمەتگوزاری بەم توێژە ئەوان بەشدار بکە لا گەشەکردنی کۆمەڵگا. بزافی سیاسی نەتەوەیی هەر نەتەوەیەک بە ئامانجی بنەبڕکردن و وەلانانی چەوسانەوە و دیلی و ڕزگاری لە چنگی دیکتاتۆری بزافێکی ئەقلانی و پرس هەڵگر بووەکە هەموو چین و توێژەکانی کۆمەڵ بۆ وەڕێخستنی ئەو چەشنە بزوتنەوانە بەشدار بوون. لە نێو ئەم بزوتنەوانەدا گرنگترین ڕۆڵ و بەرپرسایەتی لە سەرشانی توێژی لاوانەکە بە بەشداریکردن لە شۆڕشە ئازادی خوازەکاندا وەک ڕووبارێکی بەلرفە خرۆشراون و قەڵافەتی دیکتاتۆریان تێکشکاندووە. ئەم توێژەی کۆمەڵگا چ لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆرن لە حەشیمەتی هەر وڵاتێک و چ بەهۆی تایبەتمەندی قۆناغی تەمەنیان خاوەن هێز و وزەیەکی زۆر و لێهاتوویی جەستەیی و توێژی خوڵقێنەرن بە گرنگترین هێزی مرۆیی هەر کۆمەڵگایەک هەژمار دەکرێن. ناسینی تایبەتمەندیەکانی قۆناغی لاوێتی بۆ هەموو لاوێک پێویستە لەبەرەوەی تا خۆیان نەناسن و تایبەتمەندیە جەستەیی و فکریەکانی خۆیان نەزانن ناتوانن خۆیان پێبگەێن و سەرکەوتوو بن. ئەم قۆناغا قۆناغێکی هەستیار و چارەنووس سازە بۆتە لەبەرەوەی کەم کەم هەنگاو دەنێتە قۆناغێکە دەبێ سەربەخۆ بێت و بتوانێت خۆی بەڕێوە ببات. لەلایەکی دیکەشەوە خۆ ئامادەکردنە بۆ ژیانی داهاتووی کە لە پێشێتی دەبێ پلان و بەرنامەی ژیانی خۆی داڕێژێ بۆ مسۆگەربوونی داهاتوویەکی ڕوون. هەڵبژاردننی پیشە، هاوسەر، پسپۆڕی و بواری خوێندن، دروستکردنی ژیان و هەستکردن بە ئەمنیەت و ژیانێکی خۆش بەبێ مسۆگەربوونی لایەنی ئابووری دەستەبەر نابێت. بۆیە پێویستە کۆمەڵگا سێ پێداویستی سەرەکی لاو واتە پیشە، هاوسەرگیری و ڕەخساندنی بوار بۆ گەشە و پێشکەوتن بۆ لاوان دابین بکات. هەروەها ئەرکێکی قورسیش دەکەوێتە ئەستۆی بنەماڵەکان کە یارمەتیدەرێکی باشە بۆ نەهێشتنی ترس و نیگەرانی لە ژیانی داهاتوو لە لای تاکی لاو. خۆی ڕەوانشناسی و دەروونناسی نەوجەوان لە حەقیقەتە لە گرنگترین لقەکانی ڕەوانشناسیە بە گشتی گەشە. ڕەوانشناسی گەشە ژێربەنای هەموو لقەکانی ترە، چۆن لە مەسەن کۆلجی مهندسی فیزیک و ڕاضی ژێربەنای زانستەکانی ترە، ژێربەنای هەموو لقە پراکتیک و نەزەریەکانی ترە. لێرەش نەزەریەکانی گەشەیە کە زۆر گرنگە و گەشەی
نەوجەوانیش دیارە ڕشتی نەوجەوان شوێنێکی تایبەتی هەیە هەر لە سەرەتاوە ئستانلی هەڵکە لە ئەمریکا لە 1900 و پێش 1900 لە حەسق پێش قەرنی بیستم یەکەم لقەکانی ڕەوانشناسی جیا کردو لە دانیشکدەکانی ئەمریکا ئەم ڕشتەی جیا کردو مستەقلی کرمەجە لەو توێژینەوەی تایبەتی بۆ داناوە گرنگیەکەی لەوە سەرچاوەگرێ یەکەم وەکو تاک نەوجەوان زۆربەی ئەو نەخۆشینانە ئەگەر نەخۆشیێنی ڕەوانەی یا تربیەتی یا شتێکی توشوێ لە گەورەی یا نیشانەکانی لە نەوجەوانیا دەرەکەوێت. هەروەها ئەگەر کەم و کوڕیەکی لە مناڵیا بێ بۆ نمونە زردایکی زرباوکێکی هەبووە کە زۆر تون و تیژی لەگەڵ کردە بۆ نمونە مەعالیمێکی بووە کە لە ناکاو لێی داوە هەموو ئەو کەم و کوڕیانە دیسان لە نەوجەوانیا خۆی نیشانەداتەوە. ئەمەمە قۆناغێکە کە شخصیەت و تایبەتیەکانی ڕەوانی و تاکە کەسی ئەو نەفرە تێدا دەرەکەوێت تا حەدێکی زۆر شتەکان ئاشکراکە شتەکان ئەنوێنێ هەڵبەت خۆ قۆناغەکانی تریش هەروان بەڵام لێرە جمگەیەکی تۆزێ گرنگترە لەو ڕۆوە کە لەلایەنی کۆمەڵایەتیشەوە گرنگە بێ. بەرپرسایەتیە کە خەنە ئەستۆی لە هەمە حاڵە مافێکی ئەو هاشی پێ نادەن کەسێک کە بە چاوی منفی سێری ئەو قۆناغی کرد حتمما بزانن کە مافێکی ئەوهایان پێ نادا. ئەمە کێشەیەکی گەورەیە ینی مەسە مدیری دەبیرستانمان هەیە یا دانیشگا ئەوەی هەڵسو کەوت لەگەڵ ئەمانە چەندێ سەختە لیان تێناگەم نازانم داوای چیەکەن هەر ڕۆژێ شتێکەڵێن لە حاڵەکە خۆشی هەرەوەی تێپەر کردە بەڵام ئیسە میکانیزمە دفاعیەکان ینی فەرافکەنی و ئەوانە ناهێڵێ کە بگەڕێتەوە سەیری ئەو کاتێک خۆیکە لە ڕوانگەی ئەو کاتێک خۆیەوە سیر بکە. ئێستا توانێت تەنیا لە ڕوانگەی خاوەنددارێتیەوە ئەڵێ من مالکی سەرەکی ئەم کۆمەڵگام. توێژی لاو وەک توێژێکی گۆڕانخواز و بە باندۆر و دینامیک کۆڵەکەی سەرەکی هەر کۆمەلگایەکەن. لاوان لەو قۆناغە تایبەتمەندیەدان کە پڕن لە پەرۆشی کۆمەڵایەتی و خوازیاری گۆڕانێکی بەپەلە و ناهاوسەنگن. توێژی لاو وەکو هێزێکی چالاک و هەڵسوور و بزوێنەر دەتوانن ڕۆڵێکی گرنگیان لە بەرەو پێشچوونی کۆمەلگادا هەبێت. داهاتووی کۆمەڵایەتی، ئابووری، فەرهەنگی و سیاسی هەر کۆمەلگایەک پەیوەستە بە توانایی و لێهاتووی لاوانی ئەو کۆمەلگایە. گەشەسەندنی هەر کۆمەلگایەک بەهۆی هێزی مرۆیی دەکرێت. ئەگەر نەتواندرێ وەک پێویست کەڵک لەو سەرچاوە مرۆییە وەربگیردرێ، ناتواندرێ سەرچاوە و پێداویستیە کۆمەڵایەتی و فەرهەنگی و سیاسیەکانی کۆمەلگا دابین بکرێ و کۆمەلگا بەرەو پێشکەوتن ناڕوات. لەو نێوەشدا ئەرکێکی قورس دەکەوێتە سەر بزوێنەرترین توێژی کۆمەلگا واتە لاوان. ئەوان کە هۆشیار ڕەخنەگر و گۆڕانخواز و نوێگەران داهاتوو گەشەی کۆمەلگا دەکەوێتە ئەستۆی ئەوان. لاوانی کوردیش وەک دینامیزمی پێکێنانی گۆڕان لە کۆمەلگای کوردیدا خاوەن شوناسێکی نەتەوەین و بە شانازیکردن بە مێژوو کولتور و ئوستورەکانی نەتەوەکەی لە پێناو گەشەکردن و پەرەسەندنی کۆمەڵی کوردەواریدا پێشەنگ و پێشڕەوی کۆمەڵەکەیان بوون و لە بنیادنانی کۆمەڵێکی مەدەنی و دیموکراتیکدا هەنگاوێکی کاریگەریان هاویشتووە. ئەگەر ئاوڕێک لە مێژووی خەباتی نەتەوەکەمان بدەینەوە دەبینین ڕۆڵ و کاریگەری ئەم توێژە گرنگترین ڕۆڵی کاریگەر بووە لە هەڵگیرسانی شۆڕشەکان و پێکێنانی ئاڵوگۆڕەکاندا. هەموو کاتیش لەلایەن نەیارانی کوردەوە کەوتونەتە پیلان بۆی و ویستویانە بە پیلانە نامرۆیەکانی خۆیان دەنگی لاو کێب بکەن. لە قات و قوڕی و کوشتن و ئیعدام بگرە هەتا گرتنەبەری ژینۆسایدی بێدەنگی وەک ئیعتیاد، ئیدز و چەندەها کێشەی کۆمەڵایەتی دیکە لاوانی کوردی بەرەوڕووی کۆمەڵێک کێشە و چەڵەمەی ژیان کردوێتەوە و بوونەتە ئاستەنگی کۆمەلگای لاوی کوردستان لە هەمبەر پێشکەوتن و گەشەسەندندا. زیاتر لە 30
ساڵ بەسەر تەمەنی پڕ لەسەر شۆڕی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا تێدەپەڕێت. تەمەنێکە بۆ وڵاتی ئێران و بۆ نەتەوەکانی ئێران جیا لە قاتی و قڕی و بە تاڵانبردنی دەستکەوتەکانی شۆڕش و ئاوات و خولیاکانی کۆمەڵگای ئێران هیچ دەستکەوتێکی دیکەیان بۆ کۆمەڵگای ئێران بە دیاری نەهێناوە. لە نێو ئەم بزوتنەوانەدا لاوانی کۆمەڵگای ئێران بەهۆی ئەو سیاسەتە چەوتانەی کە کۆماری ئیسلامی گرتوویەتە بەر تووشی کۆمەڵێک دیاردەی کۆمەڵایەتی بوون کە دەتوانین بڵین دیاردەگەلێک وەک بێکاری و نەبوونی دەرفەتی کار، خۆکوژی، هەڵاتنی مێشکەکان، ئێعتیاد، لەشفرۆشی کچان، ئیدزوو چەندەها دیاردەی دیکە کە بەرهەمی ئەم هەموو دیاردانە بۆ سیاسەتە چەوتەکان، سیستمی پەروەردە و فێرکردنی سەقەت، گەشەنە سندوی و بەتاڵانبردنی سەرمایەی نەتەوەیی، نەبوونی ئیمکانات، هەژاری بەرفراوانی کۆمەڵگای ئێران، بە بەسیچکردنی لاوان، قەیرانی نەوەکان، زۆربوونی حەشیمەتی لاوان و گوێنەدان بە داخوازیەکانیان و چەندەها هۆکاری دیکە دەگەڕێتەوە. لەم سەردەمەکە سەردەمی بەجیهانی بوون و تێکنۆلۆژی و گۆڕانکاریە کۆمەڵایەتیە بەرچاوەکانە، دەنگی مافخوازی لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە پێناو دیموکراتیزەکردنی کۆمەڵگای کوردیدا دەنگێکی بەرز و بانگەوازێکی بەشکۆیە. بۆیە بەرنامەی لاوان لە پاڵ دەنگی ئازادی خوازی لاوانی کوردستان دەنگێکە بۆ سیمای لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەنگی مافخوازی و دێموکراتی خوازی لاوانی کووردە لە پانتایی ئەم جیهانە ئاڵۆزەی ئەم سەردەمە. ماندوو نەبن و بەخێربێنەوە بۆ بڕگەی دووهەمی بەرنامەکەمان. خۆشەویستان، زۆرن ئەو لاوانەی کە لە بوارێک لە بوارەکان سەرکەوتون بەڵام بەهۆی خزمەت نەکردنی پێویست یا بە هەر هۆکارێک بوو بێت بە نەناسراوی ماونەتەوە. بۆیە ئێمە وەکو بەرنامەی لاوان هەموو هەوڵی خۆمانە دێن کە بتوانین ئەو لاوانە بە ئێوە بناسێنین. بەڵام بۆ ئەم بڕگەی بەرنامەکەمان پێویستمان بە هاوکاری ئێوەی خۆشەویستە. تۆی لاوی بینەر، ئەگەر کەسێکی سەرکەوتووی دەتوانێت بیۆگرافی خۆت بنێری بۆ بەرنامەی لاوان. هەروەها ئێوە بینەرانی ئازیز، ئەگەر کەسێک لە دەوروبەرتانە دەناسن کە سەرکەوتووە دەتوانن بیۆگرافی ئەو بنێرن بۆ ئێمە تایمە بتوانین لە بڕگەی لاوانی سەرکەوتوو بە هەموو بینەرانمانی بناسێنین. پوپەک فەڕۆخی یەکێک لەو کەسانەیە کە لەوانەیە زۆریەک لە ئێوەی خۆشەویست نەیناسن. لەگەڵمان بن تاکو بزانین پوپەک کێیە و چۆن هەوڵی خزمەتکردنی نەتەوەکەی دەدات. گردنی ڕێی وڵاتم بەسەر تەور ناوڕێت، لە بۆ مافی خۆراوم دڵ بێدڵدار نامرێت. گەرچی کچ و زایفەم ناوم هێشتا هەر عەیبە، تاکو زاڵم بمێنێت قەڵەم ئوقرە ناگرێت. دەبۆ تۆ چاوەکانم چاوەڕوانن هەر دەڕوانن، دڵەکەم خۆی و خۆزگەی هەردەبارن وەک بارانن. زۆرن ئەو لاوانەی کە بە شێوەی جۆرا و جۆر خزمەتیان بە کولتور و دابوونەریتی نەتەوەکەیان کردووە و بۆ زۆربەی خەڵک نەناسراومەونەتەوە. پۆپاک فەڕۆخی یەکێک لە لاوە نیشتمان پەروەر و سەرکەوتوەکانی کوردستانە کە سەرەڕای ئەوەی وەک یەکەم کەس لە پارێزگای کرماشان دوو کتێبی تایبەت بە منداڵانی بە زمانی کوردی بە چاپگەیاندووە هێشتا نەناسراو ماوەتەوە. قاسپەی دەم کەوە دڵ سوورەکان و خۆشە، هەڵاڵە برم ناو شاخەکان و خۆشە. پۆپەک فەڕۆخی ساڵی 1359 هەتاوی لە ئاوایی حەسەناوای شاری ڕوانسەر چاوی بە دنیا هەڵێناوە و ئاوەها پێناسەی خۆی دەکات. من کیژۆڵەکەی دەشتی سەرا و کانیاوی شاری ڕوانسەرم. من پەلکە شۆڕەکەی ناوچەی شێعر و چیرۆکی ئەوراماناتم. من هەستە ناسکەکەی ئەوینداری شاری شیرین و فەرهادی کرماشانم. من پۆپەکم، پاپووە هۆهۆکەرەکەی کوردستان.
پۆپەک قۆناغی خوێندنی سەرەتایی لە ئاوایی حەسەناوات تەواو کردووە و هەروەها قۆناغی ناوەندیشی لە شارەکی حەسەناوات تەواو کردووە. ناوبراو لە تەمەنی 10 ساڵانەوە دەستی بە نووسین بە زمانی فارسی کردووە و دوای ماوەیە کەستی بە بێبەشی نەتەوەکەی کردووە و بە هەوڵ و تێکۆشانی خۆی و چەند کەسی دڵسۆزی ناوچەکە فێری زمانی کوردی بووە و دەستی بە نووسین بە زمانی کوردی کردووە. پۆپەک لە تەمەنی 13 ساڵان و کاتێک لەگەڵ هاوپۆلەکانی بۆ سەیران چوبوونە دەرەوە لە ڕووداوێکی هاتوچۆدا یەکێک لە دەستەکانی بێهەست بوو. بارتاقەی بەرزی ئاسمان چەپکە گوڵم نووسی، بارتەقای بەرزی ئاسمان چەپکە گوڵم نووسی بۆ دڵدارەکانم. بەڵام ئەمە نەبووە هۆیەوەی کە دەست لا خوێندن هەڵ بگرێت. بەو حاڵەشەوە درێژەی بە خوێندندا هەتا دوایین ساڵی دواناوەندی کە بەهۆی بڕینەوەی دەستیەوە لەباری جەستەییەوە بەرەو خراپی ڕۆیشت بوو، خوێندنەکەی لە شاری ڕوانسەر درێژە پێدا. پۆپەک ساڵی 1385 هەتاوی یەکەم بەرهەمی خۆی کە تایبەت بوو بە شێعر بۆ منداڵان بە زمانی کوردی بە ناوی ئەیبوو کەڵە دەم سوورەکەم لە حاڵێکدا بە چاپگەیاند کە چاپکردنی بەرهەمی کوردی لە ئێران ئەستەم بوو. تەنانەت پارەی چاپکردنی کتێبەکانیش خۆی داویە و هیچ ئۆرگانی گارمەتی نەداوە. دواتر و لە ساڵی 1388 هەتاوی دووهەم بەرهەمی خۆی بە ناوی قاڵاوی میواندار کە چیرۆکێک بوو تایبەت بە منداڵان بە چاپگەیاند. کوردە نەورۆز کۆنە جێژنە جێژنی زەرتۆش پایە بەرزە، چلەی زستان لەگەڵ سەرما باوری بەس و قونچەی هێنا، بەهار بشکەوت وڵات بچڕی. ئەم لاوە کووردە دوای بە چاپگەیاندنی دوو بەرهەم و باشبوونی دۆخی جەستەی و ڕاهاتن لەگەڵ یەکدەستی ساڵی 89 جارێکی دیکە دەستی بە خوێندن کردەوە و دوای وەرگرتنی بڕوانامەی کاردانی کەمپیۆتر ئێستا سەرقاڵی خوێندنە بە مەبەستی وەرگرتنی بڕوانامەی لیسانسی ڕشتەی حسابداری. ناوبراو لە تەنیشت نووسینی شێعر و چیرۆک بۆ منداڵان شێعریش دەنووسێ و بەردەوام لە بۆنە جۆرا و جۆرەکان کە لە شاری ڕوانسەر دەگیردرێن بەشداری دەکات. هەموو گیانم لە دووریت خەم لە حاڵن وێڵ شارانن، ئەزیزم جار جارێک وەک ئەزیزێک لە دڵ و گیان، ئەزیزیت مەرحەمەت کە و بێ بەرۆ دەرماڵ فەقیران، بفەرموو تا لەبەر پێت من سەر و چاوم فیداکەم. ئەگەر ڕۆژ دەستم بگرێت و بڵێت پێم تۆ خۆری، ئەگەر شەو دەست لە گەردنم کات و بڵێت پێم گەوهەری، کچی لادێ و مانکەنی ماشتە لە کۆڵم ئەمن، بەس خۆم بە کوردەزانم نەخۆر و مانگ و پەری. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا یەکێک لە گرنگترین و بەهێزترین یاریەکانی ئەم فەسڵەی لالیگای ئیسپانیا بەڕێوە چوو. ئەویش یەکەم ئەلکلاسیکۆی یاری نێوان ڕەیال مادرید و بارسلۆنا بوو کە لێرەدا سەرنجتان بۆ راپۆرتێکی تەحلیلی لەسەر ئەو یاریە ڕادەکێشین. لەگەڵمان بن. یەکێک لە گرنگترین و سەرنجڕاکێشترین یاری نێوان یانە پیشەگەریەکانی ئوروپا و جیهان ئێل کلاسیکۆی نیوان بارسلۆنا و ڕیال مادریدە. هەر کاتێک دوو یانە یان دوو هەڵبژاردە لە ڕووی مێژووی و هونەریەوە بۆ ماوەی چەندین ساڵ ململانیەکی تەندروست و جوان بۆ بردنەوەی نازناوەکان دەکەن، ئەو یاریار لە ڕوانگەی بیرمەندانی وەرزشەوە بە دێربی یان ئێل کلاسیکۆ دەناسرێت. هەستیاری ئێل کلاسیکۆی ئیسپانیا لەوەدا بەدیار دەکەوێت کە کەتەلۆنیەکانی هەرێمی باسک لە ڕێگای یانەی بارسلۆناوە ماوەی ساڵانێکی زۆرە دەنگی خۆیان بە گوێی جیهاندا چڕیوە، چونکە بەڕاستیش ئەوان کار بۆ گەیشتن بە ویستە نەتەوایەتیەکانی خۆیان دەکەن. لە دوایین ئێل کلاسیکۆدا یانەی بارسلۆنا لە یاریگای نیوکامپدا میوانداری ڕێکابەری دێرینی خۆی یانەی ڕیال مادریدی کرد. ئەو یاریە لە یاریگای دیکە جیاواز بوو، چونکە هەر یەک لەو دویانە
کۆمەڵێک گۆڕانیان لە پێکاتەی خۆیاندا کردبوو. یانەی ریال هێرشبەری هەڵبژاردەی وێڵز و یانەی تاتنهامی ئینگلیزی گەریک بیلی لە وەرزی هاویندا هێنایە ڕزەکانی خۆیەوە و یانەی بارسلۆناش نەیمار هێرشبەری هەڵبژاردەی برێزیلی پەلچێشی ڕزەکانی خۆی کرد. خاڵێکی دیکەی ئەو یاریە ئەوە بوو دوو ڕاهێنەری نوێ سەرکردایەتی بارسلۆنا و ڕیالیان لە ئەستۆ بوو کە بۆ یەکەم جار بوو بەشداریان لە ئێل کلاسیکۆدا دەکرد. ریال لەو یاریەدا کەلچی لە کارلۆ ئانجلۆتی ڕاهێنەری بە ئەزموونی ئیتالیایی وەردەگرت و بارسلۆناش سەرکردایەتی تیمەکەی لە وەرزەدا داوەتە دەست تاتە مارتینیۆی ئارژانتینی. پێکاتەی سەرەکی دوو تیم بەم شێوەیە بوو. بارسلۆنا ڤالدێز، ئالڤێز، پیکەی، ماسکرانۆ، ئادریانۆ، ژاڤی، بۆسکێتس، ئینیێستا، فابریگاس، مێسی، نەیمار. پێکاتەی ڕیال لۆپێز، ڤاران، پێپێ، ڕامۆس، کارۆخا، خەدیرا، مارچێلۆ، مودریچ، دیمارا، ڕۆناڵدۆ، گەریت بیل. خاڵێکی سرنگجار شێشی ئەو یاریە پشتیوانی هاندەرانی کەتەلۆنی هەرێمی باسک لە ڕاهێنەری یانەی بارسلۆنا بوو کە دەیان هەزار هەندەر لە یاریگادا ئەو دروشمیان دووبارە دەکردەوە. کە تاتا خۆراگر بە ئێمە لە پشتین ئەوە دەگەڕایەوە سەر ئەوەی کە چەند ڕۆژبەر لە دەستپێکی یاریەکان ڕاهێنەری کەتەلۆنیەکان بە دەستگاکانی ڕاگەیاندنی وتبوو من ئەزموونی بەشداری لە یاری واهستیارمدا نییە. ئەمجارە چاوی کامێراکان لەو یاریەدا زیاتر لەسەر دوو ئەستێرەی گرانبایی هەردوویانەکە نەیمار و گاریت بیل بوو چونکە ئەو دوو یاریزانە بە بڕەپوڵێکی زۆر لەو وەرزەدا دەڕوەست بە دوو یانەی ئیسپانیایی ببوون. لەو نێوەشتان نەیمار توانی باشتر لە گەریت بیلی مادریدی بوون و تواناکانی خۆی بسەلمێنێت. خاڵی لاوازی ئەو یاریە ناوبژیوانی یاریەکە بوو چونکە لە گەیمی یەکەمدا لێدانێکی پیناڵتی بۆ یانەی شانەی ڕیال مادرید هەژمار نەکرد. تا لەو یاریەدا بۆ یەکەم جار مێسی ئەستێرەی ناوداری فوتباڵی جیهان وەکو هێرشبەری سێبەر بەکارهێنا و لە جێگای ناوبرا و نەیمار لە نوکی هێرشەکانی بارسلۆنەدا دەبینرا. بەڵام کاتێک کەتەلۆنیەکان بە دوو گۆڵی بێبەرامبەر کەوتنە پێش ڕکابەری دێرینی خۆیان ئەو شێوازە هەر بەردەوام بوو. لە خولەکی هەفتا بە دواوە کاتێک ریال ویستی هێرشەکانی خۆی بۆ سەر دەواازەی بارسلۆنا چ بکاتەوە. تاتا مێسی وەک هێرشبەری نوک بەکارهێنا و هەروەها بە هێنانی سانچێز و پێدرۆ بۆ نێو یاریگا ڕێگەی نەدا کە ڕیالیەکان بە تەواوی گوشات بخەنە سەر دەواازەی تیمەکەی. هەرچەند ڕیال لە خولەکی نەوەدا لە ڕێگەی یاریزان ڕۆدریگەز گۆڵێکی تۆمار کرد. بەڵام ئەو گۆڵەش نەیتوانی هیوای لە دەستچوون یانەی شاهانە بگەڕێنێتەوە. گۆڵەکانی بارساش لە خولەکەکانی 19 و 75دا لە ڕێگای نەیمار و سانچێز تۆمار کران. بەو ئەنجامەش یانەی بارسلۆنا لە لووتکەی ڕیزبەندی خولی لالیگای ئیسپانیادا مایەوە و یانەی ئەتلەتیکۆ مەدرید لە پلەی دووەم و یانەی ڕیال مادریدیش لە پلەی سێهەمدا دەبینرێت. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی یەکەم بەرنامەی لاوان. سپاس لەوەی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون پەیوەندیمان پێوە بکەن و هاوکاری بەرنامەکەمان بن لە ڕێگای ئەم ئادرس ئیمەیلانەوە. لە دووهەم بەرنامەی لاوان چاوەڕوانمان بن کاتێکی شاد بژین بە کامەرانی.